و تشکر از کلیه عوامل اجرایی نظارتی انتظامی. وەزارەتی ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی ئەو وڵاتەی بە فەرمی ڕاگەیاند و ئیبراهیم ڕەئیسیش وەک سەرۆکی نوێی ئەو وڵاتە دەستنیشان کرد کە توانیوێتی زۆرترین دەنگەکان کۆبکاتەوە. پرۆسەی دەنگدان لە 13هەمین هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لە ئێران کە کاتژمێر 7 بەیانی ڕۆژی هەینی دەستی پێکرد و بڕیار بوو کاتژمێر 12 کۆتایی پێبێت، بەڵام تا کاتژمێر 2 بەرەبەیانی ئەمڕۆ درێژکرایەوە. بر اساس تعرفه‌های مصرفی 28 میلیون و 600. عەبدوڕەزاق ڕەحمانی وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند 59 میلیۆن و 310 هەزار و 307 کەس مافی دەنگدانیان هەبووە. لەو ژمارەیەش 28 میلیۆن و 933 هەزار و 4 کەس دەنگی داوە. بۆ پێش ڕێژەی دەنگدان لە 48.8 بووە. بەپێی ئامارەکەی وەزارەتی ناوخۆ ئیبراهیم ڕەئیسی 17 میلیۆن و 926 هەزار و 345 دەنگی بەدەستهێناوە. موحسین ڕەزاییش 3 میلیۆن و 412 هەزار و 712 دەنگی بەدەستهێناوە. عەبدولناسر هیمەتیش 2 میلیۆن و 427 هەزار و 201 دەنگی بەدەستهێناوە و سەید ئەمیر حسین قازی زادەش 999 هەزار و 718 دەنگی بەدەستهێناوە. هەر بەپێی ئامارەکەی وەزارەتی ناوخۆ 3 میلیۆن و 726 هەزار و 870 دەنگ بە هۆکاری جیاواز پوچەڵ کراونەتەوە و هەژمار نەکراون. من ابتدا لازم است که سپاس و تشکر خودم را از مردم بسیار عزیز بزرگوار ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی هەڵبژێردرا و لە یەکەمین لێدوان داوتی دەمەوێت سوپاس و پێزانینی خۆم پێشکەش بەو خەڵکە بەڕێزە بکەم. سوپاسی خوا دەکەم بۆ ئەو متمانەیەی کە خەڵکی بەم خوێنکارە خزمەتکارەیان داوە. هیوادارم بتوانم لە کاتی ئەرکەکانمدا وەڵامی متمانە و خۆشەویستی ئەو خەڵکە بدەمەوە. لە کۆی حەوت کاندید کە چێبڕچێیان لەسەر بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆماری ئێران دەکرد، هەریەک لە عەلیڕەزا زاکانی، سەید جەلیل و موحسین میهریزادە لە چێبڕکێکان کشانەوە. بەپێی دەستوری ئێران هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردننی سەرۆککۆمار ئەنجام دەدرێ و هەر سەرۆککۆمارێک تەنها دەتوانێت بۆ 2 خول هەڵبژێردرێتەوە. لەبەر ئەم هۆیەشە حەسەن ڕۆحانی جارێکی دیکە خۆی نەپاڵاوتەوە. کاندیدی براوەی هەڵبژاردن پێویستە لایەنی کەم لە 150 زایدیەکی دەنگەکان بەدەست بێنێ. ئەگەر ڕێژەی دەنگەکانی هیچ کاندیدێکیش نەگەشتە واستا، ئەوە زۆربەی ئەو 2 کاندیدەی کە زۆرترین دەنگیان بەدەستێناوە بۆ خولی دووەم ڕکەبەرایەتی دەکەن و کامیان زۆرترین دەنگ بەدەست بێنێت دەبێتە سەرۆککۆمار. پێشتر گروپی ڕاپرسی ئێران کە ناوەندەکەی لە وڵاتی هۆڵەندایە لە ڕاپرسیەکدا کە لە نێوان 80 هەزار ئێرانی تەمەنسەر و 19 ساڵ ئەنجامیدا بوو، گەشتبووە ئەو دەرەنجامەی کە نزیکەی 175 وڵاتیان ناچنە سەر سندوقەکانی دەنگدان، 118یان بەشداری پرۆسەکە دەکەن و 106یان پێش هەڵبژاردنەکە بڕیاریان لەبارەوە نەداوە.